زۆرن ئەو مناڵانەی هەڵەبجا کە تەمەنێکە بە دوای خێزان و خانەوادەکەیاندا وێڵن و ئەگەڕێن لە ئێستادا یەکێک لەو کەسانە گەنجێکە بە ناوی هاوڕێ ئەنوەر کە یەکێکە لەو گەنجانەی کە ماوەیەکە گەڕاوەتەوە شاری هەڵەبجە و لە دوای پشکنینی DNA و لە دوای 35 ساڵ بە خانەوادەکەی و بە خێزانەکەی شاد بووە. هاوڕێ ئەنوەر ئەو گەنجەی کە ماوەی 11 مانگە گەڕاوەتەوە بۆ شاری هەڵەبجە و بە دوای چارەنووسی خێزانەکەی داگەڕێت کە 34 ساڵە وەک بناڵێکی ونبووی هەڵەبجە لە خێزانەکەی دابڕاوە. ئەمڕۆ دوای ئەنجامدانی پشکنینی DNA و دەرچوونی ئەنجامەکەی لە یەکێک لە سەنتەرەکانی پشکنین لە بەغداد و گەڕانەوەی وەڵامی پشکنین بۆ دادگای باری کەیسی هەڵەبجە چارەنووسی ئاشکرا بوو کە ئەو یەکێکە لەو منداڵە ونبوانەی هەڵەبجە. کوردەوان محمود فەتاح و کوردەوان ئێستا کە گەڕاوەتەوە نێو خێزانەکەی و خۆشحاڵە بەوەی کە دوای 35 ساڵ بە یەکجاری بە خێزانەکەی شاد بۆ و ئاسوودەیەکی هەمیشەی ڕووی لە دەرونی کردووە. کوردەوان بەم شێوەیە بۆ کورتساد مەگەزینە دوێت و گزارش لە خۆشحاڵی و دەرچوونی ئەنجامەکەیە کات.